سڵاوتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ڕۆژێکی باش دەست پێ بکەن، ڕۆژێکی پڕوزە. ئەزام زۆربەتان ماندوون لەبەرەوەی دوێنە شەوی ڕابردوو یاریەکی چڕۆپڕۆ یاخود یاریەکی گەرم بەڕێوەچوو کە وە زۆرینەی هاوڵاتیان و بینەرانیش بینەری یاریەکە بوون و هاندەری هەریەک لە ئەو دوو تیپی ئیتالیا و ئینگلتەرا بوون. بێگومان یاریەکی زۆر تێر و پڕ بۆ یاخود با بڵێن زۆر پڕوزە بووە و خەڵکیش زۆر حەزی پێی کردووە، بۆیە ئێستا گەرماندووش بن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە هیوامەوەی کە ئەمڕۆ هەموو ئەو کارانەیەتانەوە بە باشی و بە تەندروستێکی باشەوە ئەنجام بدەن. هەڵبەت پرۆگرامی ڕۆژ باش لەسەر هەموو ئەو گیرروگرفتانە یاخود هەموو ئەو بابەتە هەنووکە یانەی کە هەیە و پەیوەندی بە ژیانی ئێوە هەیە کار دەکات و مانەوێت تەوەرەکانمان ڕاستەوخۆ ببەستینەوە بەو بابەتانەی کە بابەتی گەرمی ڕۆژن و پێویستەکە هەڵوێستەی لەسەر بکرێت. ئێستا ئەزانین کە گەرما ئەوەندە زۆر بووە کە زۆر جار مەترسی بەدواوە بێت. بۆیە بەرگری شارستانی هەولێر و زۆربەی ناوچەکان و پارێزگاکانی دیکە کارەکانیان چڕتر کردوتەوە تا هاوڵاتیان ئاگدار بکەنەوە لە مەترسیەکانی گەرما. جگەلەوە ئێمە تەوەرێکی دیکەشتان بۆ ئامادە کراوە، هەروەکوم تەوەری باسم کرد ئەویش گرنگیە بە شوێنەوار و شوێنەوارەکانی هەموو کوردستان بەگشتی. دواتر لە ناوڕۆکی بەرنامەکەدا گرنگی زیاتر پێدێنین گفتوگۆ لەگەڵ میوانەکان دەکەین. بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان بە کورتەیەک لە هەواڵەکان دەبێت. فەرمانگەی میدیا و زانیاری ڕایگەیان لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 1,617,640,000 دینار تەرخان کراوە بۆ چەند پرۆژەیەک لە شاری سلێمانی کە بریتین لە پرۆژەی نەخۆشخانەی 200 قەرەوێڵەیی منداڵان و منداڵبوون کە لەو بڕا بودجەیە 1,384,000,000 دیناری بۆ تەرخان کراوە و پرۆژەی نەخۆشخانەی 200 قەرەوێڵەیی ڕۆماتیزم و چارەسەری سروشتی کە بڕی 233,640,000 دیناری بۆ تەرخان کراوە. وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند بەغدا 200 ملیار دینارەکەی خستووەتە سەر ئەژماری وەزارەتەکە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە لە چوارچەوەی جێبەجێکردنی ڕێکەوتنامەی نێوان هەرێمی کوردستان و عێراق یەکەمین بڕاپارە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق کە بری 200 ملیار دینارە خرایە سەر ئەژماری وەزارەتی دارایی و ئابووری و حکوومەتی هەرێمی کوردستان لە بانکی ناوەندی عێراقی لە هەولێر. حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی ئێزید خان بە کوردستان 24 ڕاگەیان نێوەی ئەو چەکدارانەی داعشکە لە شەنگال بوون ئێستا لەناو ئەو گروپانن کە حکومی شەنگال دەکەن. گوتیشی مەترسێکی جددی لەسەر شەنگال هەیە و دەبێت نەتەوەی گرتوەکان بڕیاری پێویست لەسەر ئەو هێزانە بدات. هەروەها حەیدەر شەشۆ ڕایگەیاند سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ دامەزراندنی دادگای تایبەت بە تاوانەکانی داعش. گوتیشی بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی دامەزراندنی دادگای تاوانەکانی داعش مای دڵگرانیە. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند بردومانکردنی فڕۆکەخانەی هەولێر و ئەوانی دیکە چه ئامانجێکی بەدەستهێناوە جگە لە زیادکردنی هێزەکانی ئەمریکا بۆ 4,000 سەرباز. سەدر دەڵێت ئەگەر لە هەڵبژاردنەکانی ئەمجارە نەمانتوانی لە بەدەستهێنانی پۆستی سەرۆک وەزیران سەرکەوتوو بین دەستبەرداری پرۆسەی سیاسی دەبین. ئیتالیا بووە براوەی یۆرۆی 2020 لە یاری کۆتایی پاڵەوانی یۆرۆی 2020 هەڵبژاردەکانی ئیتالیا و ئینگلتەرا لەسەر یاریگای وێمبڵی ڕوبەڕووی یەکتر بوونەوە و لە یاریەکی خێرادا لە خولی دوو ئینگلتەرا لە ڕێگەی یاریزان لۆک شاوی گۆڵێکی تۆمار کردو و گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. دواتر لە گێمی دووەم ئیتالیا گۆڵی یەکسانبوونی لە ڕێگەی یاریزانی هێڵی بەرگری بۆنوچی تۆمار کرد و یاریەکە کۆتایی هات. پاشان یاریەکە چووە کاتی زیادکراو لە دوو گێمی کاتی زیادکراویشدا هەر بە یەکسانیمانەوە. دواتر لە لێدانی یەکلاکەرەوەدا ئیتالیا توانی بەسەر هەڵبژاردەی سێ شێرەکەدا سەرکەوێت بۆ جاری دووەم لە مێژوودا ببێتە پاڵەوانی یۆرۆ. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
هەندێک جار ئەو خولو یاخود ئەو ماوەی ڕاهێنانانی کە ئەکرێتەوە لە بەرامبەردا بڕێک پارەوەرەگیرێت یاخود کەسانێک جگەلەوەی کە سوودمەند دەبن پێویستەکە خەرجیشی بۆ دابین بکەن بەڵام لە خولێکی فێرکردنی درومان کە بە شێوەی خۆبەخش ئەنجام درراوە لەلایەن مامۆستا و کەسانی شارەزا بۆ 100 خانمی ناوچەی قەرەداغ کراوەتەوە و خولەکەیان بۆ ئامادەکردون و خانمی بەشدار بوو دڵخۆش بە دڵخۆشن ئەو خانمانی کە بەشدار بوون تیا زۆر دڵخۆشن باکردنەوەی خولەکە بۆەوەی کە بتوانن لە داهاتوودا لەو ڕێگەیەوە ببنە خاوەنکاری خۆیان و ببنە خاوەنی ئابووری سربەخۆ خۆیان و بژێوی خۆیان دابین بکەن. یەکەم جار درێژی باڵان کردووە بەڕێزان، یەکەم شت درێژی باڵان کردووە، دوایی هاتووم ناوشانم کردووە، حەفری منم کردووە، حەفری قۆڵم کردووە، ئەمجا بەپی ئەو یاسایی کە هەمە تەطبیقم کردووە لەسەر جسمی دیانەیە دابەشی سێم کردووە و پێیان هاتوومەتە خوارەوە هەموو ئەو قیاسەکانی کە کردوومە زیادەشم بۆ دانا. هەستان بەکردنەوەی خۆلی دوورمان لە ناوچەی قەرەداغ بۆ زیاتر خزمەتکردنی ژنان و کچانی قەرەداغ بۆ ئەوەی ببن بە خاوەن ئابوورێکی سربەخۆی خۆیان و خاوەن پیشەی خۆیان و هەروەها کچان و ژنانمان ئەو کاتێک کە هەیەە بە فیڕۆ نەچێت بەکارێکی بەسوودەوە بەسەری بەرن و هەروەها ئێمە کوڕێخرای پەنای کات زیاتر کار و پیشەکانمان ئەبێنە ناوچەکان دوورە دەستەکان زیاتر شار و شارۆچکەکان ئەگرێتوانێت لەبەر ئەوەی ئەم ناوچانە زیاتر خزمەتی پێ ناکرێت و دەستی خزمەت گوزاریان پێ ناگا دوورن لە ناو سەنتەری شارەکانەوانێت. ئێمە لەم خولەیە 100 فێرخوازمان هەیە کە زیاتریش بوون لە 100 فێرخواز هەندێکیمان داناوە بۆ دەورەیەکی کە و هەروەها لە هەفتەیەکە 2 ڕۆژە جیاواز لە دەورەکانی تر ئێمە ڕۆژانی هەینیمان پێبەخشیون لەبەر ئەوەی کە هەنێکمان هەیە مۆزەفە هەنێکمان هەبوو تەلەبە بوو دەستی نەئەگەشت بەم خولانەیە بۆیە ڕۆژانی هەینیمان داناوە لەگەڵ شەمەیە بۆی زیاتر ئەوانیش مستەفید بن لەم خولەی کە ئەکرێتەوانێ. سەیری کە بەڕێزانەها 12 یەم لێرەوە 12 لێرەوە 12 ئەمەش لێخەکەمان بەڕێزان تا ئێرە کێ پرسیاری هەیە بەڕێزان هەشتی باڵاکەی سەر شانەکەی بەڕاستی هەلێکی زۆر باشە بۆ ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەم یعنی ئەمە ئافرەتێکی کە لە ناوچەی قەراخە عنی هیچ ئیش و کارێکمان نییە ئافرەتی ماڵەوەین حەزەکەین بۆ خۆمان شتێک بکەین کە جێ شانازی بێ بۆ ئێمە ئێستا بەنسبەت ئێمە بۆ ئێمە ئەم خایەتیە بۆ ئێمە زۆر باشە هەلێکی باشە بۆ ئێمە توانین خۆمانی پێ بژێنین ئەتوانین بۆ خۆمان ببین بە کەسێک کە دیار بینە ناو قەراخە بتوانین ئیشێ بکەین بۆ خۆمان کە بۆ ئێمە زۆر باشە ئەمە دەستخۆشیان یەکەم 5 مەتر بەرەکەی زۆر فەسڵ بۆتەوە قیاسی باڵای بەناسخانمان یەم چیەکەم بەڕێزان قماشەکەم دووقەیەکەم بەسێ 15 دیاریەکەی هەمانە 20 کەسەکی زۆر باڵابەر زەخمەکان هەڵکەوتوەکان ئەوە بەسێ 20 دیاری ئەمە خۆی 26 من بۆ یەکەم بە 29 قیاسی ئەم سەرپۆڵەی 26 بۆ یەکەم بە 29 یەکسەر چیەکەی یەکسەر ئەمە بکەن لەسەر سنی دەیلی بپرسە بزانە چۆن ئەوێت کارەکەمان خۆبەخشیە پێمان خۆش بوو خزمەتێکی بچووک بە خانمانی قەرەداغ بکەین هەموو کەسێک ئەمڕۆ حەزیلێتی هەلی کاری هەبێ ئیشێکی بۆ بگونجێت و بۆی دەستبا لە ماڵەوە بیکە ئێمە ئەم کارەمان بە باش زانی کە با بڵێن خولێکی درومان بکەینەوە بۆ ئەم خانمانە لە قەرەداغ خولەکەشمان هەموو جۆرەکانی جلی ناوماڵ هەمووی تیاوترێتەوە ئیشی چنینیان فێرەکەین چنین لەسەر قەیفە چنین لەسەر دانتێل دیتێڵ هەموو ئەو شتانەی کە با بڵێن لە دەورەی خەیاتی و لەناو خەیاتیا خۆی بینێتەوە ئێمە بەتەمەن ئینشاڵڵا لەم خولەیە هەمووی فێری خانمانی قەرەداغ بکەین. لە داهاتوویەکی نزیکدا وا بڕیارە کە یاخود بڵین هەوڵدراوەی کە کۆلێژی شوێنەوار لە هەرێمی کوردستان بکرێتەوە و باس لە گرنگی و کاریگەری شوێنەوار دەکەین کەسانێکان هەمیشە بە خەمخۆرن یاخود لە ئاست ئەو بەرپرسیارەتیدان کە هەڵیان گرتووە بۆیە هەوڵ دەدەن کە گرنگی زیاتری پێبن و لە چەندین ڕێگەی جیاجیاوە هەوڵ بدەن ئەو شوێنەوارانە بپارێزن
بۆیە ئێستا یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە پسپۆڕی هەیە لە بواری شوێنەواریدا دکتۆر زێدان براودۆستیە لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆ و باس لە کارەکانی و بیرۆکەکانی دواتریشی دەکەین. دکتۆر بەخێر هاتوو، بەیانیت باش. زۆر سپاس. دکتۆر جارە پێم بڵێ بەیانێکی باشە بەو پێی کە دوێنێ شەو هیچ بینت هەیە لەگەڵ یاریە یاخودنا؟ بەڵێ بێگومان خۆم زیاتر هەندێری یانە ئەڵمانیا بووم، بەڵام بەداخەوە زوو دەرکەوت لە یانەیە پێشم خۆش بۆ ئەنگلتەرا بباتەوە بۆی کەویش بتوانێت بۆ یەکجار ببێتە خاوەنی یۆرۆ، بەڵام نەیتوانێت. دکتۆر سوودفە بوو کە ئەوان بردیانەوە کە ئیتالیا بردیوانە، چونکە عادەتەن پەنالتی شانس زیاتر دەور دەبینێت. وانە دکتۆر؟ چکە لە سەرەتا ئەگەری ئەنگلتەرا زۆر زیاتر بوو، چکە یەکەم جار ئیتالیا نەیتوانێت دووەم پەنالتی گۆڵ بکە، بەڵام ئیترەوە شانس ڕۆڵێکی زۆری هەیە لە زۆر ڕاستە، زۆر ڕاستە دکتۆر، تەواوە هەندێرێکی باشی سەرکەوتوبی. دکتۆر پێشتر گفتوگۆمان کرد، باست لەوە کرد با پێشۆی بچینە بابەتی کردنەوەی کۆلێژێک تایبەت بە شوێنەوار بیرۆکەیەکی نوێت هەیە، بیرۆکەکانە زۆر و چڕۆپڕەن و کاریان پێکرێ. ئەو بیرۆکەی کە ئێستا هەتە یاخود ئەو پلانەی کە دادڕشتۆ بۆی کە سیستمی خوێندنیان بڵین گرنگی زیاتر بە پرۆسەی خوێندنی باڵا لە پەرلەمان ئەمە چۆنە و چۆن کارە لەسەر کردووە؟ بەڵێ بە پێی مادەی 49 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە بڕگە یەکەم و خاڵی دووهام هەر پەرلەمانتارێک مافی هەیە بیرۆکەیەک لە بوارێکی دیاریکراوەدا پێشکەشی پەرلەمان بکەوە ئەو بیرۆکەش دواتر ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. ئەو جارێ ئەمە تەرکیزمان لەسەر پەروەردە و خوێندنی باڵا کردەوە، بەڵام بەهۆی فراوانی ئەو دوو کەرتە بۆ جاری یەکەم تەنها خوێندنی باڵامان وەرگرت. ئەو بیرۆکەیە کە 14 لاپەڕە لە خۆی دەگرێت هەوڵماندا کە ببینە هاوکار و هەماهەنگ بۆ پێشخستنی پرۆسی خوێندنی باڵا. لە سەرەتاش ئاماژەمان پێکردێت کە ئێمە کاتێک ڕخنە دەگرین یان ڕخنە ئاراستی شوێنی دیاریکراو دەکەین و بەستمان لەوەیە کە پێشنیارماندانەوە بۆ چارەسەرکردنی ئەو ڕخنانەی یاخود ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بۆیە پرۆسەکە بۆ ئەوەیە کە بتوانین کردی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بەرەو پێش ببین. لێرە تەرکیزمان لەسەر چەند ئامانجێکی گرنگ کرد کە بە کۆی گشتی بابەتەکە دەتوانین بڵێن تیشی خستنە سەر کردی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کە ئێمە لە سەرەتادا تەنها زانکۆی سەلاحدینمان هەبوو کە لە ساڵی 68 لە سلێمانی دامەزرا و دواتر بە چەند قۆناق لە 81ەوە هاتەوە شاری هەولێر تا ڕاپەڕین ئێمە هەموو هەرێمی کوردستان خاوەن یەک زانکۆ بووین. دواتر لە دوای ڕاپەڕیندا حکوومەتی هەرێمی کوردستان زانکۆی دۆک و سلێمانی دامەزران و تا دروستبوونی وەزارەتی خوێندنی باڵا لە ساڵی 2006 ئەم کەرتە پێشت بەرەچوونێکی باشی بەخۆیەوە بینی. لە ئێستادا خاوەنی 16 زانکۆی حکومی و دەستەیەک و ئەنجومەنێکی زانستین کە ئەوانش حکومین لەگەڵ 18 زانکۆی تایبەتدا و 12 پەیمانگەی تایبەتیش هەیە کەواتە لە ڕووی زۆری و ژمارەی زۆریەوە ئێمە دەتوانین بڵێن لە ڕواڵاتێکی باش پێشکەوتن هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە تەرکیزمان لەسەر بوو لەسەر کواڵیتی شوێنەکان، لەسەر کواڵەتی زانکۆەکان، لەسەر شێوازی وەرگرتنی قوتابیان زۆرجار کێشە بۆ خوێندن و پرۆسی خوێندنی باڵا دروست دەبێت. هەندێک زانکۆمان هەیە بۆ نمونە زانکۆی سەلاحدین کە گەورەترین زانکۆی هەرێمی کوردستانە تا ئێستا کەمپێکی مۆدێرن و پێویستی نییە. هۆڵەکانی کە خوێندنی لێ دەکرێت هۆڵی زۆر کۆنن لە شوێنی بینایی کۆنی سەردەمی ڕژێمی باسی عراقین کە ئەمانە شایستەیەوە نین لە ئێستادا ئێمە بڵین دەتوانرێت سیستەمێکی نوێی خوێندن پێشکەش بکرێت. ڕاستە ئێوە بە گشتی دەستان خستۆتە سەر گرفتەکان وە پێشنیارتان کردووە بۆی کە ڕخنەکەتان گرتووە ڕخنێکی دروست کردبێ. دکتۆر هەر بینە سەرەوەی لەوانەیە زۆر هێشتا هەندێک کۆلێژ مابێت کە نەبێت یاخود کەم و کوڕیتیا بێت لە ناو زانکۆکاندا بە گشتی هەم زانکۆ حکومیەکان و هەم زانکۆ تایبەتەکان لە نێویشیاندا نەبوونی زانکۆیەک یاخود کۆلێژێک تایبەت بە شوێنەوار پاراستنی شوێنەوار کە زۆرجار خۆشتان باز لەواکەن گرنگی شوێنەوار بۆ هەر وڵاتێک گرنگێکی زۆری هەیە و مانەوەی مێژوو ڕابردووی ئەو شوێنەیە. ئێستا کردنەوەی کۆلێژێکی شوێنەوار کە بەڕێستان بیرۆکەتان هەبوو چۆن کارتان لەسەر کرد بیرۆکەی ئەمە چۆن دەستی پێکرد؟ لەو بیرۆکەیدا ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە کردەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان بۆ نمونە کە مؤسسة العراق المستقبل دراسی عراقی کردووە جگە لە هەرێم پێویستی پێ ساڵانە 16 کۆلێژ لە عێراقدا زیاد بکرێ بۆ ئەوەی
بتوانێت ڕێژی زۆری قوتابی وەربگرێت کە ساڵانە قوتابی پۆلی 12 زیاد دەبێت لەو بیرۆکەیەدا ئێمە هەستمان بۆ کرد کە بەڵە هەرێمی کوردستانیش وەزارەتی خوێندنی باڵاش دەبێت پلانی هەبێ ساڵانە کۆلێژ و بەشی نوێ زیاد بکە و هەروەها پێشنیاریکردنەوەی زانکۆی نوێمان کرد بە تایبەت بۆ شاری ئاکرێ بۆ شاری شەقڵاوە و خانەقین کە تا ئێستا زانکۆی تایبەتیان نییە هاوشێوەی شارەکانی تری کوردستان و لە هەمان کاتدا بۆ کردنەوەی کۆلێژش لێرەوە پێویستیمان بەوەیە کە لە ڕووی پسپۆڕیەوە ئێمە هەرێمی کوردستان خاوەنی مێژوویەکی گەورەین و زیاتر دەتوانین بەڵێ نزیکەی 10,000 شوێنەوارمان هەیە ئەو ناوچەیە ڕنگدانەوەیەکی جیهانی هەیە لە ئاستی مێژوویدا بۆی تا ئێستا ئێمە کۆلێژێکمان نییە بە ناوی شوێنەوار لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا ڕنگدانەوەی خۆی بکات و بتوانێت بە کواڵەتێکی باش کادری زانستی پێ بگەینێت ئێمە بیرمان لەوە کردو هەم بتوانین کۆلێژێک زیاد بکەین بۆ ئەوەی لە پلانی خوێندنی ساڵی داهاتوودا خوێندنی باڵاش بتوانێت لە پلانەکەی بڵێ کۆلێژ و گرنگیمان زیاتر هەبوو بە بەشەکان و هەمیش لە ڕووی کەلتوری و مێژووی خۆمانەوە بتوانین بەشێکی کۆلێژێکی تایبەتمان هەبێت بە شوێنەوار چونکە ئێمە لەسەر ئاستی گشت پارچەکانی تر هەرێمی کوردستانیش کۆلێژی شوێنەوارمان نییە لە عێراقیشدا 5 زانکۆ هەیە کە تایبەتن وە کۆلێژی شوێنەواریان هەیە جگە لە زانکۆکانی تر کە بەشی شوێنەواریان هەیە بەڵام ئەمەش دەبێت یەکەمین جار کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆلێژی شوێنەوار بکرێتەوە و جێگای خۆشحاڵێ دەتوانم بڵێم ئەنجومەنی بەشی زانستی بەشی شوێنەوار و ئەنجومەنی کۆلێژی ئاداب بۆ سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین ڕەزامەندیان داوە و خۆشبەختانە دەتوان بڵێم خودی جەنابی وەزیر و بریکاری وەزیریش دەست پێشخەرێکی باشیان کردووە دەتوانێت لە کارەکان ئامادە پرۆژەکەش ئامادەیە بواری جێبەجێکردنەوە پێ دەچێت بۆ ئەم ساڵ بۆ ئەم ساڵی خوێندن ئینشاءالله دەتوانن لەو کۆلێژی شوێنەوار بەڵێ لە ڕێبەریەکەدا کۆلێژی شوێنەوار ئاماژە زیاد بکرێەوە سوودی لێوەل بگیرێ ئەوەی کە ئێستا زیاتر ماوە و شوێنە دابینکردنی شوێنێکی گونجا و بوونی چەند پلانێکی تری زانستی هەیە کە لە بەردەمیاندا بەڵام خۆشبەختانە ئینشاءالله تاوا دەبێت باشە دکتۆر میکانیزمی خوێندنەکە چۆن دەبێت لە ناو کۆلێژەکەدا ئایا تەنها بە شێوەی پراکتیکە بێ یاخود عملیش خوێندکاران نەتوانن قوتابیانی زانکۆ توانن لە چ ڕوویەکەوە سوودی لێ ببینن و بۆ داهاتووشیان ئێستا خوێندکارێک لەگەر بەشی شوێنەوار پڕکەمۆل ئەبن بەچی یاخود چی ئەکات بێگومان بەشی شوێنەوار کە ناوی بۆ دەینەی زیاتر چاو دەسێتە سەرەوەی کارکردنێکی مەیدانی و کارکردن لە شوێنێکدا بۆ ئێمە شوێنی باشمان لەبەردەستە بۆی بتوانێت کاری تێدا بکەین و لە پلانی ئەو بەشانەی کە لەوێش کراوەتەوە کە زۆر گرنگن هەمویان تایبەتن بۆی کە قوتابی ڕاهێنانی پێ بکرێت بە تایبەت لە هەڵکۆڵین لە کاری نوژانکردنەوە وە دەتوانرێت و لە ئێستاشدا شوێنی تایبەت هەیە بۆ ئەو بەشە لە هەولێر بەڵام بەهۆی ئەو قەیرانانەی کە لە 2014 تا ئێستا یەک بە دوای یەک دەهاتوون ئەو میزانیە بڕدرا کە تایبەت بۆ بەکاری هەڵکۆڵین بەڵام دەکرێت لە ئایندێکی نزیکدا گرنگی پێ بدرێ بتوانێت قوتابی لە قۆناغی سێەوە بە شێوەیەکی پراکتیکی بخوێنێت بۆ شارەزای زیاتر هەبێت لە شوێنەوەرەوە لە هەمان کاتیشدا دەتوانێت لە شوێنێکی دیاریکرا و ناوچەیەکیان خانوویەکی کە لە پوری و شوێنەواری وەلگرێ نوژەنکردنەوەی تێدا بکە بۆی ڕاهێنانی زیاتر بە قوتابی بکرێت کە چۆن بتوانێت کار بکات چونکە دەرچووی ئەو بەشە مەرز نییە تەنها ببێتە مامۆستا مەرز نییە تەنها لە زانکۆدا وانە بڵێتەوە بەڵکو لە زۆربەی جیهان دەرچوانی شوێنەوار کاری مەیدانی دەکەن لەگەڵ زانکۆکان لەگەڵ گروپە تایبەتمەندەکانی بواری شوێنەوار کە لەسەر ئەستی جیهاندا دەگەڕێن بە دوای شوێنەواردا چونکە تەنها ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 6 زانکۆی جیهانی کە ئەوڕۆپی و ئەمریکی وڵاتانی تری جیهانیش بەشدارن لەوەی کە کاری هەڵکۆڵین لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەکەن بۆی دەکرێت لە ئایندەیەکی نزیک تیمی ناوخۆیی و هەرێمی کوردستان بتوانێت لە وڵاتانی دەرەوەشدا کار بکات ئەگەر ئەو تیمە لە شوێنەکە خۆی بێت ئەوە هەڵبەت باشترە دکتۆر باشە لە ئێستا کەسانی پێویست یاخود بڵێن کەسانی پسپۆر بە پێی پێویست هەیە بۆ کۆلێژانە کە بتوانن وانەکان بڵێنەوە مامۆستایانی پسپۆر بە تایبەت هەیە بەڵێ بێگومان بەش شوێنەوار کە لە ساڵی 2000ەوە دامەزرا لە زانکۆی سەلاحەدین و دواتریش لە ساڵەکانی کۆتایی لە شاری سلێمانی و زانکۆی سلێمانیش بە شوێنەوەر دامەزراوە تا ئێستا دەتوانین بڵێن نزیکەی 1000 دەرچووی شوێنەوار تەنها لە هەرێمی کوردستاندا هەیە
و خۆشببختانە بەشی شوێنەواری زانکۆی سەلاحدین سی مامۆستا و پسپۆری تایبەتی هەیە و ژمارەیەکی زۆری دکتۆر و پرۆفسۆری یاریدەدەری هەیە کە بناغەیەکی باشدانراوە بۆی لە داهاتوویەکی نزیک بتوانرێت ئاستی تەواوی پلە زانستەکانی هەبێت کە ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆی بتوانێت زیاتر گرنگی پێ بدە و لە هەمان کاتدا لە بوارێکی تریش گرنگیدان بە کتێب بە زمانی کوردی لە بواری شوێنەوار کە ئەمە کێشەیەکی زۆر ئەساسیە بۆ قوتابی کە منهەجەکەمان زیاتر بە عەرەبیان بە ئینگلیزی بووە چونکە سەرچاوی کەممان هەبووە توێژەری کەممان هەبووە لە ڕابردوودا ئەو ڕێچکەی بگرێتە بەر خۆشببختانە ئێستا دەتوانین بەشی زۆری ئەوانەی توێژینەوەی ماستەر دەکەن یان دکتۆرا دەکەن لە هەوڵێەوەدانە بە زمانی کوردی بکەن بۆی لە وانەکانی ڕۆژانەی قوتابیدا ئەو کتێبانە بەردەست بن کە قوتابی لەسەری بخوێنێت. باشە دکتۆر هەڵبەت ئێوە بەو پێی کە پسپۆڕێکەکەتان لە شوێنەوارە و بە گرنگتان زانیوە شوێنێکی وا هەبێ و ئامانجتان بووە. شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت و کوردستانیش بە گشتی ئێستا لە چ بارودۆخێکدایە کەوا ئێوە واتان کرد داوای بکەن کۆلێژە بکرێتەوە بۆ بەڵێ بێگومان ئەو هەوڵ و ماندیبوونانە کە پێشتریش کردومانە هەم لەسەر ئاستی پەرلەمان و خودی فراکسیۆنی پارتیش کە کاری لەسەر کرد بۆ ئەو بوو کە یەکێک لە ئامانجەکانی ئێمە و کارنامەی حکوومەتی نوێمیش ئەوەیە کە گرنگی بە شوێنەوار بدرێت بۆیە لە ساڵی ڕابردوودا ئێمە یاسای شوێنەوارمان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرد خۆشببختانە لە ماوانەکانی ڕابردوو ئەو یاسایە تێپەڕیوە بە کۆی 74 دەنگی پەرلەمانتاران دەنگی هێنا کە لە 34 مادەی ئەساسی پێک دێت هەموو ئەو مادانە تایبەتن بە پاراستنی شوێنەوار لە هەرێمی کوردستان و چۆن دەپارێزرای ڕێگاکان چین و هەر کەسێک کە سەرپێچی بکاتە سەر شوێنەوار چۆن سزا دەدرێت ئەم یاسایە دەبێت یەکەمین جار کە لە هەرێمی کوردستان دەردەچێت خۆشببختانە ماوەیەکی نزیک لە سەرۆکاتی هەرێم پەسەند دەکرێت و دەکەوێتە بواری جێبەجێکردن ئەمەش هەندانێکە بۆی ئێمە بتوانین زیاتر شوێنەکانی خۆمان بپارێزین چکە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو دەتوانین بڵێن دەست ڕێژێکی زۆر کراوەتە سەر ناوچە شوێنەوارەکان یاخود پارچە شوێنەواریەکان لە بەشێکی زۆری خەڵە سنووریەکان و ناوچە سنووریەکاندا بازرگانیان پێوە کراوە دەتوانێت تا حدێکی زۆر ڕێگری لەو کارانە بکات بە پێی یاسا مامەڵی لەگەر بکرێ و کەسانی کە بازرگانی پێوە دەکەن یان کاری نایاسایی بە شوێنەوارەوە دەکەن و لە هەمان کاتیشدا حکوومەت پلانی هەبێ بۆ پاراستنی شوێنەوار بە پێی بەندەکانی ئەو یاسایە کە ئەمەش لە کاتێکی زوودا ئینشاڵڵا کەوێتە بواری جێبەجێکردن. باشە دکتۆر ئێستا وەک وەزانین کە کوردستان زۆر دەوڵەمەندە بە شوێنەوار جگە لە شوێنەکەش چەندین کەرەسی کەلەپوری و کۆن و مێژووی هەن هیچ کارێکتان کردو بۆ کۆکردنەوەی ئەو کەرەستانە و ئەچێتە چوارچەوەی ئەو پرۆژەی کە پێشکەشتان کردووە لە کولیەکەدا چۆنەتوانن شوێنێکی تایبەت دروستکەن بۆ کۆکردنەوەی ئەو پارچانە بێگومان ئێستا خودی بەشی شوێنەوار مۆزەخانەیەکی تایبەتی هەیە سەرجەم ئەو بەش پارچانەی بە دیاری بۆی دەیان کۆی دەکاتەوەیان لە ئەنجامی گەڕان و پشکنیندا بەدەستی دەکەوێت لەو شوێنەدا دەیپارێزێت کە بوو بە کۆلێژیش دەبێت مۆزەخانەکەی زیاتر فراوان بکەوە کارەکانی زیاتر فراوان بنەوە ئەو شوێنانی کە دەدۆزرێنەوە ئەمەش کە بەپێی یاسای شوێنەوار کە هەیە بەپێی سنووری جوگرافی پارێزگاکە یان ئەو شارەی کە مۆزەخانەی لێیە بە تایبەت مۆزەخانەی سەرەکی کە مۆزەخانەی هەولێرە هەر پارچێک شوێنەواری لە سنووری جوگرافیی هەولێردا بدۆزرێتەوە لە مۆزەخانەی هەولێر دەپارێزرێ بۆی خۆش حاڵە دەتانن بڵێن ئێستا مۆزەخانەی هەولێر یەکێکە لە دەوڵەمەندترین مۆزەخانەکان لەسەر ئاستی ژمارە بوونی پارچەکان بەڵام شوێنی گونجاوی نییە بۆ نمایشکردنی سەرجەم پارچەکان بۆیە پلان هەیە ئەگەر دۆخەکە گونجاو بێ لە داهاتوێکی نزیک مۆزەخانەی نیشتیمانی دروست بکرێت لە شاری هەولێر بۆی بتواندرێ هەموو پارچانەی کە لە کۆگاکاندا پارێزراون بە شێوەیەکی جوان نمایش بکرێن لە ناو مۆزەخانەدا. دکتۆر زۆر جار ئەو شوێنانەی کە نمایشیان تیا کراوە بە تایبەتی ئەو کەرەستەکە کەلەپوریانە شوێنەکەی گونجاو نییە یاخود هەندێک شوێنەوار هەیە تاو کە خەریکە بەر نەمان و لە ناوچوونەچێ ئێوە چ کارێکەکەن بۆ ئەوە ئەگەر بە کورتی پێمان بڵێ بەڵێ بەپێی بەندەکانی ئەو یاسایە دەبێت شوێنەوارەکان هەمویان بپارێزرێ چونکە ئێمە لە هەرێمی کوردستان نەک تەنها مۆزەخانەی هەولێر مۆزەخانەکانی تریشمان گونجاو نین بۆ پاراستنی شوێنەوارەکان یاخود ئەگەر گونجاویش بێ هۆڵەکان زۆر بچووکن چەند پارچەیەکی دیاریکراوی تێدا دادەندرێت ئەگەر هەڵە نەبووم تەنها لە مۆزەخانەی هەولێر ئەگەری هەیە 20,000 پارچە لە کۆگاکان دانراوە ڕەنگە بەقەدەر چەندین وڵاتدا ئێمە بەس لە مۆزەخانەی هەولێر پارچە شوێنەواریمان هەبێت بۆیە ئەگەر شوێنێکی گونجاو هەبێ مۆزەخانێکی نیشتیمانی هەبێت هەرچەندە گەورە فراوانش بێ دەتواندرێت زۆرترین پارچێ تێدا نمایش بکرێت و ڕنگدانەوەیەکی
بەرچاوی هەبێ کە ئاستی ڕۆشنبیری و ئاستی مێژووی ئەم وڵاتە دەردەخات کاتێک میوانیان سەردانی کرد سەردانی شوێنەکە دەکات. ئەمەش لە زۆربەی وڵاتان کە دەیبینین نمایشی شوێنەکان دەکرێت زۆر جاروێ شوێنەکانیان گونجاوە بەڵام پارچەی دەوڵەمەند و زۆری وەکو ئێمەیان نییە. بەڵام ئێمە ئەو شوێنەمان نییە کە بکرێ لە داهاتوی نزیک ئینشاءڵڵاویش دەکەوێتە بواری جێبەجێکردن چونکە هەم هەرێمی کوردستان پێویستی بۆ مۆزەخانەی نیشتیمانیە و هەمیش هەولێری پایتەخت پێویستی بە مۆزەخانەیەکی گەورەیە. زۆر سپاس دکتۆر زێدان سپاس کامڕۆ لەگەڵمان بووی دووبارە بەخێر هاتی. سپاس. مۆزەخانەکان یاخود شوێنەوارەکان گرنگیکی زۆری هەیە لە هەموو وڵاتانی جیهانە. بۆیە مۆزەخانەی نیشتیمانی کۆستەریکا کە ژمارەیەک زیاتر یاخود بڵین ژمارەیەکی زۆر کە زیاترە لە 1000 پارچە شوێنەوار لە وڵاتی دەرەوە گەڕێنێتەوە و چاکیانەکاتەوە. کاتێک ئەو پارچە شوێنەوارانە لە کۆستەریکا برابوونە ئەمریکا و کۆڵۆمبیا هیچ یاسایەک بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپور لە وڵاتەیان نەبووە لە کۆستەریکا یاسایەک نەبووە تایبەت بەوە. بەڵام لە ساڵی 1938 یاسای تایبەت بە شوێنەوار دەرچۆکاتە و وایان کرد کە لە دوای ئەو دەرکردنی ئەو یاسایەوە زۆرینەی ئەو پارچە شوێنەوارانەش کە لە بەرد و سیرامیک پێکات بوون بیگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان. ساڵش زیاتر لە 350 پارچەی دیکە لە کۆڵۆمبیا و ئەمریکا و چەند وڵاتیشی دیکە گەڕێنرانەوە کۆستاریکا و لە مۆزەخانەی نیشتیمانی ئەو وڵاتە جگە لە هەڵگرتن و پاراستنیان هاوکات پارچە شکاوەکانیشیان چاک دەکرێنەوە. ساڵی 2011 981 پارچە شوێنەوارمان لە مۆزەخانەی برۆکلینەوە بەدەستگەیشتووە. هەروەها ساڵی 2021 350 پارچەی دیکەمان لە کۆڵۆمبیا و ئەمریکاوە بەدەستگەیشتووە. شوێنەوارەکان لە بەرد و سیرامیک پێکهاتوون. هەوڵ دەدەین لێرە پارێزگاریان لێ بکەین و بەشە شکاوەکانیشیان چاک بکەینەوە. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1910 کاتێک هێڵی یاسین لە کۆستاریکا دروستکرا سەدان پارچە شوێنەواری گرانبەها لە کۆستاریکا دۆزرانەوە. بەڵام بەبێ ئەوەی لە وڵاتە پارێزگاریان لێ بکرێت ڕەوانەی چەند وڵاتێک بە دیاریکراویش وڵاتانی کۆڵۆمبیا و ئەمریکا کران. لە ساڵانی 1970 بۆ 1910 زیاتر لە 16,000 پارچە شوێنەواری گرانبەهای کۆستاریکا بەسەر مۆزەخانەکانی ئەمریکا بە دیاریکراوی مۆزەخانی برۆکلین دابەشکرا. ئێستا بە چەند قۆناغێک ئەو پارچە شوێنەوارانە دەگەڕێنینەوە وڵاتەکەمان. کاتێک دوای ساڵی 1970 هەزاران پارچە شوێنەوار لە کۆستاریکا و بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەمریکا و کۆڵۆمبیا گواسرانەوە چونکە لەو کاتەدا هیچ یاسایەک بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپور لە کۆستاریکا نەبوو. بەڵام لە ساڵی 1938 یاسای ژمارە 7 تایبەت بە پاراستنی شوێنەوارەکان دەرچوو. ئێستا کار بۆ گەڕاندنەوەی پارچە شوێنەوارەکان و چاکردنەوەیان دەکرێت. بێگومان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەوە مەترسی ئاگرکەوتنەوە یاخود مەترسی تەندروستی بەوەی گەرماکەەوە تابێت زیاترە بێت. بۆیە بەڕێوەبەتی بەرگری شارستانی هەولێر چەند ڕێنمایەکی بۆ خۆپارێزی لە گەرما و مەترسیەکانی خستۆتە ڕوو کە ئامانن. دوورکەوتنەوە لە بەریەککەوتنی ڕاستەوخۆ و تیشکی خۆر بە تایبەت لە کاتژمێر 11 بەیانی هەتا 4 ئەسر ئەو کاتانە باشترە بە ڕاستەوخۆ هەتاو لێمانەیە. و لە کاتی نیوەڕۆ لێخوڕینی ئۆتۆمبیل کەم بکەنەوە چونکە مەترسی هەیە و باری یاخود بڵین ئەو پاتری و بۆن و چرخخانەی کە هەیە لە بەردەم گەرمایە لە ناو ئۆتۆمبیلە جێی مەهێڵن چونکە ئەگەری تەقینی هەیە یاخود مەترسی زۆرە. نابێت لە کاتی بەرزی پلەی گەرما بنزین لە ئۆتۆمبیلەکەت بکەیت و شۆفێرانی بارهەڵگرەکان لە کاتەکانی بەیانی یان ئێوارەکان کە دنیا فێن کە بێ توانن کارەکانیان بکەن. پێویستە کرێکاران لە کاتی کارکردن کڵاو بەکار بێنن. نابێت بنزینخانەکان بە ڕۆژ بنزین لە خەزانەکانیان بکەن و ئاگدار بن ڕاستەوخۆ تیشکی خۆر لە بەرمیلی نەوت و گاز نەدات. خاوەن مۆلیدەکان پلەی گەرمی ڕادێتەرەکان دابەزێنن. ئەمە ئەو ڕێنمایانە بوون کە لەلایەن بەرگری شارستانی هەولێرەوە وەکو هۆشداری لە بارەی گەرماوە لە باری مەترسیەکانیەوە دراوە بە هاوڵاتیان بۆ ئێمەش بە گرنگمان زانەی کە ئەمڕۆ تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەمان تایبەت بکەین بەو
بابەتە بۆیە میوانداری بەڕێز ڕائیت سەرکە و کارۆشمان کردووە کە گوتەبێژی بەڕێوەبەتی بەرگری شارستانیە لە هەولێر. کاک سەرکەوت بەخێر هاتی و بەیانێک باش. بەیانی ئێوەش باش، زۆر سپاس. خۆتان لەگەڵ گەرما چۆنن جارە پێش هەموو شتێک؟ وەڵا خراپین. وەرزی گەرمایە و ڕووداوەکانیش ێزگار زۆرن. ئەو ڕووداوانی ئێمەش هەڵسوکەوتی لەگەڵ دەکەین ئاگرا ئەو شەپلەی گەرما ینی دوو پلەی گەرما بۆ ئێمە بۆ کارمەندەکانمان زیاتر لە هاوڵاتیەکی ئاسان. ڕاستە بێگومان ئێوەش لە هەموو کەس زیاتر هەست بە مەترسیەکانیەوە ئاکەن بۆیە ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد و پیشانی بینەرانماندا ئێوە دەرتان کردووە. کاک ڕایت سەرکەوت بۆچی ئێستا حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە یاخود ئەو مەترسیانەی بۆی گەرماوە دروستە بێ هێندە زۆرە ینی ڕۆژێک نیە هەواڵێک نەبیستین تەنکەرێک تەقیوە یاخود ئۆتۆمبیلێک سوتاوە یاخود شوێنێک کۆگایەک ئاگری گرتووە هەموو ئەمانە هۆکاری گەرمیە یاخود چی دیکەیە؟ خۆی هەموو وەرزێکی ساڵ بەپێی وەرزەکانی ساڵ شێواز و جۆری ڕووداوەکانیش دەگۆڕێت بەڵام ئەوەی ئەم ساڵ تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆهۆی ئەوش کە ساڵی کە ڕووی لە ناوچەکە کردووە بۆ بەرزی پلەکانی گەرما و کەم تەرخەمی بەشێک لە هاوڵاتیان یان گوێنەدان بە ڕێنماییەکانی بۆ پاراستن و سەلامەتی بە تایبەتی لە ناوچە پیشە سازیەکان یان ئەو شوێنانێک کاری تیا دەکرێت وای کردووە ڕووداوەکان زیاتر بوون. من ئەگەر بە نمونە بۆت باز بکەم لە ناوچە پیشە سازیەکان ئاگرکەوتنەوە بۆ زۆر ڕوودەدا لەبەرەوەی ئەو ئامێر و کەلوپەلانی بەکاردێنن پلەی گرگرتنیان بەرزە بێ گوێدانە ئەوەی کە پلەکانی گەرما گەیشتۆتە چل پلە و بەرەو سەر و بۆیە دەبێت ئەو کاتانە ئەو کرێکارانە یان ئەو کەسانی کە لەوێ کار دەکەن هەست بەوە بکەن کە پلەکانی گەرمەوە و ئامێرانی لەبەردەستیان مەترسیدارە بۆیە دەبێت لەو کاتە گەرمانە دوور بکەونەوە بەڵام بە پێچەوانەوە ینی دەتوانێت بڵێن بەداخەوە لەو کاتە گەرمانە بەبێ گوێدانە ڕێنماییەکان هەموو کار و کەسابەتێک هەموو شتێک دەکرێت ئیدی ئەمانە ڕوودا و لێ دەکەوێتەوە و ئاگرکەوتنەوەی لێ دەکەوێتەوە بگرە زیانیشی لێ دەکەوێتەوە دوو ڕۆژ لەمەوبەر لێ چێک لە مزگەوتەکان بیرنی کە تەقینی تاجێکی گاز بوو ڕێک لەبەر تیشتی خۆر بوو کە ئەمانە ژوا دەکات غاز دروست بێ کاو غازش دروست بێتەوە بە هەر دەستکاریکردنێک بێگومان مەترسی تەقینەوە دەبێت سێ هاوڵاتی بەداخەوە زۆر بە سەختی سوتاوە. ڕاستە هەر لە کوردستان 24ەوە گرتە ڤیدۆی ئێوە کە ئامادەتان کردبوو بڵاو کرایەوە کە مەترسی زۆر گەورەی هەیە چۆن ئەو تەنکی غازانە. ئایا هۆشیاری هاوڵاتیان ئێستا لە چه ئاستێکدایە بۆ خۆپارێزی لە گەرما هەم لە ڕووی ئەو شتانەوە یاخود هەم ئەو مەترسیانێکی ئەو کەلوپەلانی باست کرد هەم لە ڕووی تەندروستی خۆشیەوە؟ تا چەند ڕێژەی ڕووداوەکان بەرز بێتەوە ئەوە دەکات بەو مانایە دێکە هۆشیاری و هاوڵاتیان گوێ بە ڕێنماییەکان نادەن هەتا نزم بێت کەواتە ڕێنماییەکان و هۆشیاریەکان لەلایەن هاوڵاتیانەوە جێبەجێکراوە. ئەم خاڵانەی کە باست کرد ئەمە بە شێوەیەکی گشتگیرە ئێمە دامان ناوە هۆشداریمانداوە لەبەرەوەی تا کۆتایی هەفتە بەرزی پلەی گەرما بەرزی و نزمی بەخۆوە دەبینێت ینی پێشببینی دەکرێت بەوەی کە دەستگای کەشناسی هەرێم ئێمە ئاگدا کردەوە تا 42 پلە دادەبەزی بەرزە بێتەوە بێگومان ئەم پلەیە گەلێک زۆرە ینی وشکە ساڵیشە وەرزەکەی وایە ئەم ساڵ ینی مەترسیە لەسەر منداڵان لەسەر کەسانی بەتەمان و بە هەمان شێوە ئۆتۆمۆبیلە بار هەلگرەکان تۆ ناکرێت ئۆتۆمبیلێکی بار هەلگرت بی لە کاتی نیوەڕۆ لە کاتژمێر 12 کاتژمێر 1 نیوەڕۆ بارەکەت بارکی و بێ خەتێکی نێوان دوو پارێزگا ببڕێ خەرەبە مەترسی تەقینی تایەکانت هەیە مەترسی دروستکردنی غاز هەیە لە ناو تانچە گازەکان مەترسی سووتانت لە ڕێ هەیە یانی ئەگەر ئەو ئۆتۆمبیلە بار هەلگرێت لەو شەقامە سەرچیانە نێوان پارێزگاکان و نێوان شارەکان هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوەیان وەرگەڕانیان هەر کێشەیەک ڕوو بدە کارەساتی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە. ڕاستە یعنی کاتەکەی گەرمەوە ئاگرەکەش زۆر بە خێرایی تەشە نەدەکاتە. کاک سەرکەوت زۆر جار لە هەموو شوێنەکان بەگشتی وە لەسەر ئاستی تاکە کەسیش کەمتر گرنگی بە ئاگرکوژێنەوەیان یاخود ئامێری ئاگرکوژێنەوە بێت یان لە هەر شوێنێکدا بۆچی بۆ نمونە کۆگایەک ئەسووتێگاتەوەی کە هیچ شتێکی تیا دەرنەچێت ئەمە هۆکارەکەی چییە؟ ئایا کارمەندانی ئێوە تا ئەگەنە ئەو شوێنە
بربەست هەیە یاخود ئەو شوێنە ڕەچاوی مەرجەکانی خۆپارێزی نەکردووە؟ دەتوانم بڵێم بە ڕێژەی لە سەدا هەشتا زۆربەی ئەو شوێنانە بەبێ ئەوەی هیچ ئامێرێکی خۆپارێزیان هەبی کار دەکەن بە تایبەتی لە سنووری دەوروبەری پارێزگای هەولێر بە نمونە باسی کۆگای بکەین ئەگەر ئەو کۆگایە شوێنی ئەمبارکردنی 100 کارتۆن مەوادی هەبی لای ئێمە 200 کارتۆنی لە ژوورەوەدانە ئەو کاتێک کە ئاگری دەگریت تۆ خۆش قەبارەی 100 کارتۆنی 200 کارتۆن لە ژوورەوەدانراوە ئەمە چۆن دەکوژێتەوە ئەوەندەی مەواد تێدایە هەر چەندی دەیکەین بەو هەموو ئۆتۆمبیلە ناگەینە سەر چاوی ئاگرەکە دواتر سروشتی ئێمە وایە کارەکانمانی کۆمەڵە مەغزنێکەیە مەغزنی یەکەم کەلوپەلی ئۆتۆمبیلە مەغزنی دووەم خواردەمەنیە مەغزنی سێەم بەروبوومی کشتتوکالێ ینی کاتی کە ڕووداوێک ڕوودەدا بۆ ئێمە زۆر قورسە یعنی کە ئاگر لەم شوێنە بۆ شوێنێکی تر دەگوازرێتەوە سروشتی ئاگرەکە جیاوازە ینی بەهۆی ئەو کەلوپەلانەی هەیە ینی تەسلیف نەکرایە لە کاتی دانان و لە کاتی ئیشکردن ئەمە بە خاڵێکی تر با لە خۆمانەوە دەست پێ بکەین کاممان لە ماڵەکانمان ئەوانەی ئێستا گوێیان لێ منە بەشێکی هەرە زۆری ئامریاکە کوژێنەوەمان لە ماڵەکانی خۆمایە ئەگەر ئاگرێک ڕوو بدە لە ماڵەکەن هەموو ئاگرێک کە دروست دەبێت سەرەتا بچووکە گەورە دەبێت ئەگەر من هیچم لێنە لا نابێتن بیکوژێنمەوە بێگومان ماڵەکەم هەمووی دەسووتی لە کۆتایش هەموو گلەیەکە لە ئێمە دەکرێت ئێستا ئەمە خۆمان نەپاراستێ خۆمان گرنگجیمان بە خۆمان نەدا دەبا هەمومان لە خۆمانەوە دەست پێ بکەین یعنی ڕاستە ئۆتۆمۆبیل هاوڵاتی هەبوو ئۆتۆمبیل دەکرێت بای 2 دەفتەر دۆلارە دەبا بۆ ڕقەمکردن بۆ ژمارە لە بەڕێبەرایەتی هاتوچۆ ئامێنی یاکوژێنەوە لە برایەکی لە کەسێکی لە هاوڕێکی وەردەگری ئەرە زەحمە نەبێم حریقە بدی هەتا دایرێ مروری دەچم هەزەم هەیە یان ڕقەمی دەکەم لەگە دەرمانخانە یعنی تۆ خۆت ناپارێزی ینی ئامێرێکی یاکوژێنەوە بۆ نا ئۆتۆمبیلی خۆت دانانێ چۆن خۆمان بپارێزی بێگومان قەبارێزیانەکانیش گەورە دەبێت ڕۆژ بە ڕۆژ دەبینین ئەو هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتە بە چەند کاتژمێرێک دەبێتە خۆڵەمێش ڕاستە لە کاتی کارکردنیەوەیە کاک سەرکەوت زۆر جار ناتوانن کۆنتترۆلی کارەکە بکەن ئەو بربەستانە چیەکەوە کە ئێوە نەتوانن بە تەواوی ئاگرەکە کۆنتترۆل بکەن من ناتوانم بەلەم کۆنتترۆل ناکرێ بەڵام شێوازی کارکردن جیاوازە بە نمونە ئێستا زۆر ڕووداو هەیە کاتێک کە ڕوودەدا ئێمە درەنگ دەکەوین هۆکار هەیە یەک قەرەباڵغی ڕێگا کە 2 قەرەباڵغی شوێنەکە علی ئەو هەموو هاوڵاتیە لە شوێنەکە کۆ دەبێتەوە خاوەن شوێنەکە لەوەیە هەرچی خزم و کەسی هەمووی لەوێ خڕ دەبێتەوە بێگومان ئەمە هەموو ئەمانە بێتە بربەست بۆی کە ئێوە نەک نەتوانن یاخود ڕێگریتان لێ بکرێت بە پێوەی کاری خۆتان هەیە کاتی زیاترتان بێ بە ئاسانتر فریاکەون کۆنتترۆڵمان ڕێگریە لەبەر ئەوەی ئێمە جگە لەوەی کە ئەو کارمەندەی کە کار دەکە ژیانی لە مەترسی ئەو خەڵکی کە لەوێش خڕ دەبتەوە هەم ژیانی لە ئەستۆیمێ ینی ئێمە مەترسی ئەوشمانە سەرە دیوارێک بڕمێ سەقفێک بکەوێ تانچێکی غاز بتەقێتن تانچێکی LPG بتەقی ئەوە هەمووی هۆکارە وا دەکات کە ئێمە درەنگ بتوانین ئاگرەکانیش کۆنتترۆل بکەین ئەگەر بە نمونە باسی ئەو بەنزخانەی دارەت بکەم ینی کە لە نزیکی کاتژمێر دوای دەی شەو بۆ ئاگری کرد ینی من خۆم لەوێ بووم وە گرتە ڤیددیوەکانیش مەوجودە ینی لە ماوەیەکی زۆر کام ینی خەڵکێکی ئەوەندە زۆر بە تایبەت هەرزەکار و گەنجەکان لە شوێنەکە خڕبوونەوە ینی نەمەجای سۆندەیەکمان ڕابچێشی کارمەندی من نەمەجال هەبوو سیارەك بوەستێ ئەو ئۆتۆمۆبیلێمە کە هاوکاری دێ ئاو مادەی فۆم و یانەت کەلوپەلێک دەینی بە خێرایی دوو بێ شوێنەکە ینی مەترسیەوە بۆ لە نیوەی دارەتووی دەبا بە زۆر بە هێواشی بێ لە بەروی خەڵکێکی زۆر خڕبوو بۆ لە شوێنەکە و بوو بۆ بەربەست و ڕێگاشان لە ئێمە گرن دوای لە ئاخیری شەرگ لە یەکە لە ئێمە دەکرێت ئێمە چی بکەین تاوانمان چیە 2000 گەنج لە شوێنەکە خڕبوویتەوە خەریکی تەسویرکردنی ڕووداوەکەیە زۆر جار مەترسی کارەساتیشی لێ دەکەوێتەوە لە ڕمانی دیوارێک تاخینی تانچێک ئەو لە بەنزخانێ دارێت ئێمە 15 کارمان کەتە ناو بەنزینی بەهۆی هەڵەیەک هاوڵاتیەک کە لە شوێنەکە ئەنجامی دەی بەڵام ناکرێت توی لە دەستگاکانی ڕاگەیاندن هەموو قسەیە بکەیت ڕاستە کاک سەرکەوت ڕووداوەکانی ئەم ساڵ پێدەچێت زیاتر راورد بە ساڵانی ڕابردوو ئەوش لای ئێوە ئایا ئامارەکان زیاتری کردووە و هۆکارەکانی تان باس کرد زۆربیان لەبەر چییە
ئێوە لە بەرامبەر ئەوەدا هیچ پلانێکتان هەیە بۆ زیادکردنی کارمەندەکانتان یاخود پلانێکی جیاوازتان هەیە؟ ئێمە ئەم ساڵ بە تایبەت ینی حتا شێوازی دەوامی کارمەندەکانیشمان گۆڕی پێشتر بە 3 پۆستە داوامیان دەکرد لە سەرەتای هاوینەوە هەمومانکردنە 2 پۆستە لەبەرەوەی بەڕاستی ڕێژەی زۆری ڕووداوەکان پێڕانە دەگەیشتن ئەو کارمەندانەی کە لە ئێشک گریش دەبوون زۆر هیلاک و ماندوو دەبن بۆیە بە کۆی گشتی بەڕێز بەڕێوەبەر بڕیاریدا ینی ئەم ساڵ لەو وەرزە هاوینە دەوامی کارمەندەکانیشمان هەموو گۆڕی بۆ ئەوی بە کارەکان ڕابگەین و بە نسبەت ئامارەکەش ئەم ساڵ شەشمانجی ئەم ساڵ 785 ڕووداوی جۆرە و زۆر لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە بەراورد بە ساڵی پار بەڵێ زیادی کردووە و بە هەمان شێوە لێرە دەتوانین بڵێم خەبارێ زیانەکانیش زیاترە لەبەرەوەی ئەم ساڵ ڕووداوی زۆر گەورە کە زیانی ئێجگار زۆر هەبوو وەک بازاڕی هەولێر مۆڵ و زۆر ڕووداوی تر کە ڕوویدا لە سنووری پارێزگای هەولێر. ئامارێکتان لە چەند کەس بوونەتە قوربانی بەهۆی ئەو زیاتر لە 600 ڕووداوە؟ بەڵێ بەهۆی ڕووداوەکانەوە بەداخەوە 8 هاوڵاتی جانی لەدەستداوە ئەوە بەهۆی ڕووداوە و 11 هاوڵاتیش خنکاون لە سنووری پارێزگای هەولێر بە ئاو. بەڵام لە خۆشببختانە زیانی جگە لەوەی کە زیانی جانی لە هەمان کاتیشە 54 هاوڵاتیش لە کاتی ڕووداوەکانە کە گیریان خواردو و مەترسی لەسەر ژیانیان هەبووە لەلایەن تیمەکانمانەوە ڕزگارکرا. باشە کاک سەرکەوت باسیەوەت کرد کە کەسانێکیش هەبووە کە خنکاون لە ئاوەکانە بێگومان وەرزی گەرما و پلەکانی گەرما تەنها مەترسیەکانی لە ئاگرکەوتنەوەدا چڕ نابێتەوە هاوڵاتێکی زۆر پەناباتە بەرمەلەکردن چوونە دەرەوە و ڕۆشتن بە ئۆتۆمبیل لە کاتی گەرمادا ڕێنمایی ئێوە چی بۆ ئەو شوێنانە بۆ ئەو کەسانە؟ ئێمە بە بەردەوامی ڕێنمایی بەتایبەت لە وەرزی گەرما بۆ هاوڵاتیان دەردەکەین لە پارێزگای هەولێر ئەوەی زۆر مەترسی لەسەر بێ کە هاوڵاتیان ڕووی تێ بکەن قەزای خەواتە بە هەمان شێوە قەزای کۆی و بەنداوی سماقونیە بەداخەوە ئەمساڵ ڕێژەکە ئێزگار زۆرە یعنی ئەگەر تۆ ئەمساڵ حیساب بکەیت تۆ لە مانجی 5 دەتوانم بڵێم هاوڵاتی ئەچێت بۆ مەلەکردن ینی لە ماوەی ئەو 2 مانگە 11 هاوڵاتی ئێزگار زۆرە و ئەوانەی کە جاریشان لەدەستداوە بەڕاستی ئەگە تۆ سەیری تەمەنەکەی بکە هەمووی هەرزەکار یان لە تەمەنی 15 تا 22-23 ساڵیە بێگومان ئەمە تەوەنی هەرە لاوێتی و تازە پێڕاگەیشتنیتی بۆیە لێرەوە ئەوەی ئێستا جێ لێمانە بەڕاستی دایکان باوکان دەبێ ڕۆڵ ببینن ناکرێت تۆ منداڵەکان کە تەمەنیان 15 تا 20 ساڵیە یعنی ئەو مەجاالەی پێ بدەی بە ئارەزوی خۆی بڕۆلو ئەم زێ و ڕووبارانە مەلە بکە لەبەرەوەی نەمەلە دەزانین نە شارەزای شوێنەکەیە و زەی کەڵک بنم قەزای خەبات یەک لە مەترسیدارترین ئاوەکانە کە لە ناوچەکەی ئێمە هەیە لەبەرەوەی بە بەردەوامی غەساڵەکان ئیش لێ دەکەن ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیا و بە هەمان شێوە قوڵایی لە هەندێک شوێن تێک چووە ئەمانە بە بەردەوامی ئەم غەساڵانە ئیش دەکەن و چەولم لە شوێنەکە دەردەینێن لەوانەیە شوێن هەیە پێشتر هاوڵاتی بینی بی تەنکاوە بەڵام لە ناکاو قوڵ دەبێت بەهۆی ئیشکردنی ئەم شۆفەڵ و مەکائینانێک کە خەریکی دەرێنانی چەول من هێمامان زۆر داناوە کە ئەم شوێنە مەترسیدارت کە مەلەی لێمەکە ئێمە ئەوڕۆدا دەنێن هەفتەی داهاتوو دەچین سەردانی دەکەین تابلوەکە شکاوە یان شتیان لەسەر نووسیوە یان خۆت بە لەزگەیەکدان ئەو پمپەکەی هەیە ئێستا سپۆخە ئەمانە ینی بەڕاستی بەداخەوە دیاردەیەکی زۆر ناشارستانی ینی ئەمە بۆ خزمەتکردنی گشتیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیە لەوانەیە هاوڵاتیە بچی ئەم قەتعی ببینی ئەم نووسینە ئێمە بینی دوور کەوتۆ لە مەلەکردن ژیانی بپارێزێت بەڵام کام ئەم دیاردانە دەبینی بەڕاستی ینی دیاردەیەکی زۆر ناشارستانیە ناکرێت وابێ هیوادارم ئەمە دووبارە نەبێتەوە بە هەمان شێوە ڕۆژانی پشوو بۆ نمونە هەینی ڕۆژانی شەممە ئێمە تیمەکانمان لە قەزای خەبات دەوریات دەکەن ینی دادەبەزن بۆ ئەو شوێنانێک کە بە تایبەتی هاوڵاتی لی کۆ دەبێتەوە بە ئۆتۆمبیلەکان یان وە شوێنێکەیە لە قەزای خەبات کە لای سریکۆنی پێدرێن ئەم ڕێڕەوە هاوڵاتیانەوەی لە خەڵکی هەولێر بێ بچیتون و قەزا و ناحیەکانی دەوروبەر
ئەلەو شوێنە کۆ دەبێتەوە زۆر جار دەبێنن گەنج هەیە ئاو دەیبەتی مەکان لەوێنە زوو بە هانایەوە دەست دەری دێنن بەڵام زۆر جاریشێ بەداخەوە ئاو دەی بە و دەشخنچی کاک سەرکەوت بە کورتی پێم بڵێ ئێوە باسیەوەتان کرد کە ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی بوونەتە قوربانی بەهۆی ئەو ڕووداوانەوە ئەمانە هەبوون ئامارن بەڵام بێگومان لەسەر ئەرک و شانی ئێوەش زۆربەی کارەکان کۆنتترۆل کراوە چەند ئەندام یاخود بڵێن چەند کارمەندی بەرگری شارستانیش ئەم ساڵ لەماوەی ئەم ماوەیەدا تووشی کارەسات بوون یاخود هەبووە خوانەخواستە بێتە قوربانی ئەم ساڵ ژیانی گیانی بڵێن مردوو نەمان بووە بە ساڵی پار هەمان بوو بەڕاستی کارمەندجانی لەدەستدا ئەم ساڵیش تا ئێستا 6 کارمەندمان زامدار بووینە بریندار بووینە لە کاتی ڕووداوەکان و ڕەوانەی نەخۆشخانە کراون و ئێستا باری تەندروستیان باش بە هیوای سەلامەتی بۆ ئێوە و هاوکاری و یارمەتیدانی هاوڵاتیانیش بۆ کاتانێکەوە کارەکەم زۆر سپاس کاک سەرکەوت کاڕژ کە وەکوتە بێژی بەرگری شارستانی هەولێر لەگەڵمان بووی دووبارە بەخێر هاتی سپاس بێوە سپاس بۆ بینەرانی بەڕێز زۆر سپاس دەستان خۆش بێت ڕاستە کە وەرزی گەرمایەت هاوڵاتیان یاخود زۆرێک لە گەشتیاران پێیان خۆشە کە سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەن یاخود بچنەوە شوێنانەی کە تۆزێک یاخود ئاوی لێیان تۆزێک پشوو وەرەگرن و دوورەکەونەوە لە گەرمای هاوین جگەلەوەی کە باسی ڕێنمایەکانمان کرد زۆر جاریش هاوڵاتی خۆیە بێتە مەترسیەک بۆ سەر ئەو ناوچەیە ئێستا بۆ نمونە ناوڕێسەکان کە جۆرێکی تایبەتی باڵندەن و باڵندەیەکە کە لەگەڵ مرۆڤ زۆر باش پێکەوە ئەبنە هاوڕێ بەڵام بەهۆی کەمی هۆشیاری وەکو باسم کرد لای هەندێک لە مرۆڤەکان لای ئەو کەسانێکە چنە و ناوچانە بەرامبەر ئەو ئاژەڵا ئەو جۆرە باڵندانش کە هەوڵی ڕاوکردنیانێن و لە ناویانە بان یاخود زیانیان پێگەێنن بێگومان ئەو باڵندانە دووچاری مەترسیە بنەوە و لە دەریاچەی دوکانیش کە لەسەر دوورگەی سیگولە ژمارێکی زۆر لە نەورەس و باڵندەی دەگمەن دیمەنێکی زۆر جوانیان بەخشیەوە بەو ناوچەیە وەکوە دوورگەیەکی بچوو بێت تەنها بۆ نەورەسەکان بێ و ئەو ناوچەیە یاخود بڵین کە بەهۆی ئەو نەورەسانەوە جوان بۆ بەڵام لە بەرامبەردا بەهۆی ڕاوکردن و کوشتنیان ژمارەیان لە 170 بۆ 80 کەمی کردووە با ناوچەکە ببینین هەم ئەو زیانانەش کە لێی کەوتووە دوورگەیەکی بچووک لە ناوەڕاستی دەریاچەی دوکان سەر بە پارێزگای سلێمانی بووەتە نیشتیمانی نەورەستەکان هەرچەندە لە ڕووبەردا بەرفراوان نییە بەڵام بووەتە لانەی هەزاران نەورەس هەر بۆیە بە دوورگەی سیگول یان دەریای نەورەسەکان ناسراوە باڵندەکان لە ناوەڕاستی مانگی ئەیلولی هەموو ساڵێکەوە ڕوودەکەنە ئەم دوورگە بچووکە و لەم ناوچەیە دەمێننەوە تا ناوەڕاستی مانگی تەموزی هەموو ساڵێک دیمەنێکی ناوازیان بە ناوچەکە و دەریاچەکە بەخشیوە دیمەنەکان لێرەوە دەبنە خەمناک چونکە بە نزیک بوونەوە لە دوورگەکە چەندین باڵندەی مردارەوە بوو هێلکەی نەورەسەکان دەبینرێت کە زیانیان پێگەیشتووە هاوڵاتیانیش داوا دەکەن چاودێری ناوچەکە بکرێت چونکە بەراورد بە ساڵی 2019 و 2020 ژمارەی باڵندەکان کەم بووەتەوە. چکن دەریاچەکەت کە جوانە بۆی نەورۆسیەکان و بۆی باڵندەکانی کەرەوە جوانە بەڕاستی کە خەڵک دێتە سەر دەریاچەکەی بۆش داری کەش داواکاری وێ کە بەڕاستی بپارێزرێن ئێستا بەڕاستی لە 180 لە ناو چووە بۆی خەڵکانێک دێت منداڵان دێنە هەیە دام فرۆشەیە کەمپێکدا دەبێت پێویستە چاودێری هەبێت پۆلیسی دارستانی ژینگە بەڕاستی بپارێزە حکومەت بیان پارێزە بەڕاست. بەشێک لە جوانی و دڵڕفێنی ناوچەکە بەهۆی نەورەسەکان و باڵندەکانەوەی و سەرنجی گەشتیاران و سەردانیکەرانی ڕاکێشاوە بەڵام هەندێک کەس با نایاسایی دەیانگرن و دەیان فرۆشن هەرچەندە ژمارەی باڵندەکان لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان و کۆمەڵی ماسیگرانی ڕانیەوە چاودێری دەکرێن بەڵام بەوتی خۆیان 70 بۆ 80 لە سەدی ئەو نەورەسانە لە ناوچوون داواش دەکەن چاودێری زیاتر هەبێت لەلایەن حکوومەت و پۆلیسی دارستان و ژینگە پارێزانەوە. ئەم جۆرە باڵندانە ینی بەڵندەیەکی تایبەتن و گونجانی لەگەڵ مرۆڤ زۆر باشە بەڵام بەداخەوە مرۆڤەکان بەهۆی ناهۆشیاریان بەهۆی ناتێگەیشتنیان لە پرسی ئاژەڵداری یاخود لە پرسی باڵندەکان لە پرسی ئەو جۆرە باڵندانە زعیفن لاوازن یعنی تا ئێستا ئاستی ڕۆشنبیریان زۆر لاوازە لە ئاستێکی زۆر نزمدایە بۆی هۆکاری سەرشین بووانەی کە ئەمانە لە ناو دەبن دایان کوژن کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم و گەشت و گوزار و ژینگە نایاتە سەرخەت لەسەر پرسە.
دەریاچەی دوکان دەکەوێتە سنتەری قەزای دوکان و نزیک شاری سلێمانی لە ساڵی 1954 تا ساڵی 1959 بەنداوی دوکانی لەسەر دروستکراوە کە ڕوبەری 270 کیلۆمەتر دووجایە. ناوچەیەکی گەشتیاریە، بەڵام سروشتی کوردستان بە فەرمی پێشنیاری پێشکەش بە حکوومەت هێرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی دوورگەکە بکات بە ناوچەی پارێزراو. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕاوچیەکان و خەڵکی تر نەچنە ئەو ناوچەیە. بەڵام هێشتا هیچ بڕیارێک لەسەر ئەو دۆخە نەکراوە چونکە تا دێت مەترسی لەسەر ژینگەی ناوچەکە زیاتر دەبێت بە هۆکارەکانی پیسبوون و ڕاوکردن. دوا بابەت کە بۆ ئێوەمان ئامادە کردووە باسێواکەین کە سوودەکانی هەنجیر چییە بۆ ئەوەی کە بتوانین بەتایبەت ئێستا وەرزی گەرمایە کە باسی واکەین وردە وردە وەرزی پێگەیشتنی هەنجیریش ئێستا نزیک بووەتەوە و هەرێمی کوردستانیش بەتایبەت ڕەزەکان کە نزیکە بە یاخود نزیکەوەیە کە ئەو میوە خۆشە پێ بگات. بۆیە یاخود پێگەشتنی وەرزی هەنجیر یان پێگەشتنی هەنجیر ئەوە بۆ خۆی ئێستا سوودێکی زۆری هەیە و نزیکیش بۆتەوە بۆ هیواین کە هەمیشە میوە خواردن یاخود سەوزە خواردن لە بەرنامە و پرۆگرامی ژەمەکانتانە هەبێت بۆ هیوام کە ئەمڕۆژ پرۆگرامەکەتان زیاتر بەدڵ بووبێت و جێی سوودی ئەوە ببێت تا سبێنە دێنە وڵاتان هەر شاد و کامەران بن.